بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، اللهم صل وسلم وبارك على أشرف خلقك محمد الأمين وعلى آله وأصحابه أمته أجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي، اللهم آمين. خزمان دوستانی خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. الله مجلس كلام كابا مجلسي خير وبركة ورحمة إن شاء الله. چۆن لێرە کۆی کردوینەتەوە لە مناسبەتەیە کە مناسبەی زیینکردنەوەی سنەتی رسول الله صلى الله عليه وسلم، مناسبەتی مناڵ ناونانە. خی گەورە مناڵە ساڵح کا بۆ دایک و باوکی بەناز و بە خۆشەویستی و بە تەمەنی درێژە و بۆیان بێڵێت بەرەکەتیش بەسەر خاوەنی ئەم باخەیە کاک حاجی محەممەدا بڕێژە و کاک ئیبراهیمیش خاوەنی منداڵەکە ئەڵڵا بۆی سعد ناوێنیان چی؟ دوان میناو. الله صالحیان دوعای خێران بۆ بکەن ئینشاءالله لەگەڵ مناڵەکانی هەمومانە ساڵح بن و ئەوەشی مناڵی نییە، الله مناڵی ساڵحی باتی و بەرەکەتیان بەسەرا بڕێژێ. برانی وەڕێز وتاری مناڵ ناونانمان زۆر هین کردووە، بەسی مناڵ ناونانوانە لە خزمەت جەنابتانە ناکەم. قەدەری ئەڵڵا بیرم کەوتەوە پێشەوەی بێمە خزمەتتان کەوا ئەم چوارشەممە ئەمڕۆ ینی بەیانی سێشەمەوە نیە، شەوی سێشەمە چوارشەم بەحساب یادی لەدایکبوونی رسول الله صلى الله عليه وسلم. پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام لە مانگی ڕەبیع الأوەلا لەدایک بووە. لە بینی زاناکان ئەوانەی کە سیرەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم نووسیوتووە لە ئیبن ئیسحاق و ئیبن هیشام و واقیدی و جەماعەتەوە لە کۆن و خلافێکە بۆ کە ئایا ڕۆژی لەدایکبوونەکەی ڕۆژی ئەو ڕۆژە مبارەکە کەیە. پیان وا بۆ 8 مانگە، پیان وا بۆ 10 مانگە، پیان وا بۆ 12 مانگە، پیان وا بۆ 18 مانگە. لە 4 ڕۆژانی تاکید نییە ڕۆژی لەدایکبوونەکە بێزەبت کەیانە. ساڵەکە تاکیدە پێوتێ ساڵ عامل فیلە و ساڵی کە ئەبرەهە هجومی کردو بۆ مەکە. مانگەکە مانگی ڕەبیع الأوەلا بە حسابی ساڵی شەمسی خۆمان هەتاوی والله ئاعلم ئەوەی کە حسابیان کردووە ڕێکەوتی 24 کات. ئەو ساڵی کە پێغەمبەری صلی الله عليه وسلم تیا لەدایک بووە 24 بووە، ئەو ڕۆژەی کە رسول الله صلی الله عليه وسلم تیا لەدایک بووە. بەڵام مانگە عەرەبیەکە ڕۆژەکەی کە بالفعل ئایا 8 مانگ بووە کە زۆرێک لەسەر ئەوەن، هەیەکی ژەڵەن 10، هەیەک گەڵەن 12، هەیەک گەڵەن 18، خلافێک لەوەیە هەیە کە لە کامیانە بووە. بەڵام ئەوەی کە خلافی تیانە ئەوەیە رسول الله صلی الله عليه وسلم دایک و باوکم بە قوربانی بێت لە ڕۆژی 12 خۆیان وەفاتی کردووە لە هەمان مانگە. ئەم مانگی لەدایک بوونە کە مانگی ڕەبیع الأوەلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژی 12 وەفاتی کردووە. یعنی ڕۆژی 12 کە ئیسا بە مەولوعی ئێمە حسابیەکەین ئەڵێن لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم تأکید ڕۆژی وەفاتەکەیەتی، ڕۆژی وەفاتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، نەک ڕۆژی لەدایکبوونەکەی خلاف لەسەری هەیە کە چ ڕۆژێکیانە. ئێمە داواکاری نەزاتی ئەڵڵا هەرچێ بێ بە خزمەتکار و شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە نازارەمان قبوڵ بکات لە دنیا و لە قیامەتیشە هەر لەسەر ئەو حسابین و بە ئومەتی ئەو حسابین و لەگەڵ ئەوە حەشر کرین ئینشاءالله. من هەر حەزم کرد لە خزمەت جەنابتانە چەند کە ئەم عەسرە هەروە چوومە خزمەت هەنگێ فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، حەزم کرد هەنگێ لە صفاتی و ڕوخساری شکل و شێوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ باس بکەم کە ڕوخساری مبارەکی چۆن بووە، شکلی چۆن بووە. مەجلیسەکە بۆ بڕازێنینەوە پڕبوون و عەتری بکەین، بەڵکو ئەڵڵا خوای گەورە پێمان ببەخشێ لە خەویشا بێ بە خزمەتی بگەین ئینشاءالله. ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ئەنەسی کوڕی مالیکەوە کە خزمەکاری رسول الله بۆ صلی الله عليه وسلم بۆمانە گێڕێتەوە، ئەفەرمێ شباسی شکلی پێغەمبەرمان بۆ کات صلی الله عليه وسلم. ئەفەرمێ كان ربعة من القوم ليس بالطويل ولا بالقصير. الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوارشانەیەک بووە، نە باڵای زۆر درێژ بووە نە کورت بووە، وەسەط بووە، باڵای بەلای بەرزا ڕوانوێتی، بەڵام ئەوە نەبووە درێژێکی باریک بێن، ئەوەش نەبووە کورتێکین بێ. لە پێغەمبەر صلی الله عليه وسلم كان ربعة من القوم، لای کوردی خۆمان ڕەبعە چوارشانەی پێوتێ، چوارشانەیەکی وەسەطی وەکو هینە سەریاڵە تێکسمڕایش بووە، لەشی پتەو بووە. رني پیغمبر صلى الله عليه وسلم فرمي أزهر اللون ليس بأبيض ولا بأبيض أمهق ولا آدم. الله پیغمبری خواه صلى الله عليه وسلم رني أزهر بو، أزهر سپیەکی تێکەڵ بە
پەمەیە هەوڵێکی سروسپی کوردی لای خۆمان پێستی سروسپی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک سپیەکی هەستی هەیە بێت تام زۆر سپیە ئەڵێ لەو نۆعە نەبوو نە ئەوەش بوو ڕەنی هین بێت ئادەم یعنی ڕەن تۆخ بێ ڕەن گەرمێکی تۆخ بێ نە وا نەبوو ئەڵێ سپی بوو سپیەیەکی تێکەڵ بە سوور یعنی سروسپی بە کوردی خۆمان ئەڵێ ڕەنی دەموچای مبارەکی پێستیە بەو شێوەیە بوو ليس بجعد قطط ولا صت رجل الله پیغمبری خواه صلی الله علیه وسلم نه قژی ئالۆسکا و لول بوو قژ زبر و ئالۆسکا و نەبوو نه ئەوەش بوو ها هەیە زۆر قژی خاو ناوەسەیتر شۆڕە بێتەوە ئەڵێ وا نەبوو ئەڵێ قژیشی وەسەد بوو خاو بۆ قژی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام لەو قژە خاوانە نانی بڵێ کەوا قژێک هەنگێکەیە ناوەسێت بەڵکو بە دەستی مبارەکی چەند جار بە دەست ئاوا چاکی کردووە بەرزی کردوەوە خەتی تێکردووە خەت تێکردن لە قژ یەکێکە لە ئاکارەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم یعنی زۆر بەینی خەتی کردووەتە قژیەوە جا لە ناڕاستە بوو بێ لێرە بوو بدووسێ قژی ئاوا هەڵاوەتەوە بە دەستی مبارەکی قژیشی یەکسەر وەستاوە قژی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەنی ڕەش بووە برۆ مووی مبارەکی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ڕەش بووە أنزل عليه وهو ابن 40 سنة أنس كري مالك قال لك وحي بها 80 دانة صار بو پیغمبر صلى الله عليه وسلم باش أنا فرمي وقبض وليس في رأسه ولحيته 20 شعرة بيضاء الله أروجي كبيغمبري خواه صلى الله عليه وسلم أمري خواي بجينا وفاتي كرت لهمو جاني مباركة بستالموي سبينة بو بهاوي كوي كيتو هەنگی ڕوای دەڵێت 14 بۆ هەنگێک گەڵێ لە 14 کەمتر حەزا 20 ئەڵێ نەگەیشتۆتە 20 تاڵ بە سەری بە ڕیشی بە سمێڵی مبارەکی بەوەی کە لەسەر سنگیشی دەرکەوتووە 20 تاڵ نەبووە هەموو ئەوانەی کە سپی بووە جا مەنزەرێکی غەڵەت هەیە لای خۆوان حتا من مامۆسایەکی بەڕێزیش کە خوا عەفوی وفاتی کرد مناڵ بوومە چوومە نەکەی دوعایەکەی خوای گەورە بیکەی بە خاتی ڕیشە سپیەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا هاتە بەرچاوم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕیش سپیەکی وا بوو بە منداڵ دوایی کە چوومە خزمەت ئەم حەدیثانە و باسی شخڵی پێغەمبەرمان بۆ کە صلی الله عليه وسلم زانیم ڕۆژی وەفاتەکەی کە وەفاتی کرد دوای وەفاتەکەی کە ئیمامی عەلی و فەضلی ئامۆزای ئەوانە برازای هین ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێن شۆردیان تاڵەکانی سەریان کە حساب کردووە لە ناگەیشتە 20 ساڵ هەموو سەرۆڕیشی مبارەکە 20 ساڵی سپی نەبووە یعنی بەشکڵ گەنج و جوان بووە پاشان یەکێک پرسیار لە بەڕای سەحابەی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری بمانگێتەوە ئەڵێ پیاوی پێوت ئەرێتەوە لە خزمەت پێغەمبەراوی صلی الله عليه وسلم دەموچاوی وەکو شمشێر بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی دەموچاوی باریک و تیژ بوو ئەڵێ ئەویش پێیوت نەخێر قال لا بل مثل القمر نه والله پیغمبر صلی الله علیه و سلم دموچای باریک وەکو شمشێر نەبوو بەڵکو وەکو مانگ وابوو وەکو مانگی چواردە هەم خڕ هەم جوان هەم سپی ئەڵێ وەکو مانگ کە دیقەت ئەوە دەزانی سەری مانگێکی چواردەکەی ئاوا هاتە پێش چاو نەگەوەی کە دەموچایی باریک وانە بێت پاشان سەبارەت بە دەمی مبارەکی چای مبارەکی ئیمامی موسلیم لە جابری کوڕی سەمورەوە بۆمانە گێڕێتەوە دەڵێت پیغمبری خوا صلی الله علیه و سلم كان ضليع الفم اشكل العين الله پیغمبری خوا صلی الله علیه و سلم دمی بچوک نبوو دمی گەورە بوو چاوەکانیشی ئەشکەل بوو ئەشکەل ئەڵێ لێم پرسیوتم ئەشکەل یعنی چی ئەڵێ وتی یعنی درزی چاوی ئەمەی درێژ ببۆ یعنی چاوەکانی درێژکەلان بوو بەڵام لە عیلمی لوغە ئەڵێ ئەشکەلێک بە یەکێک گەوتی ئەشکەل العین کە یەکێک چاوی بەحاڵ تووزێ سوورەتی لە سپێنەکەی هەبێ تۆزێ هات تاڵێک وەکو بڵێ سوورەتێکی تیابێ ئەڵێ بەواڵێن ئەشکەل العین مهمە لە هەردوو حاڵەتەکەیە ئەمە وەصفی چاوی پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم برۆکانیشی برۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوانی بووە کە بەسەریاتون خۆرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان أقنى الأنف لوتي مباركي أقنا بو أقنا بلوتي كي باريغا وتريد كتوز السري بيشوي سري لوتي برزة بوا أوتي أقنى الأنف لوتي بيغمري خواه صلى الله عليه وسلم پاشان هر برائي كوري عازب كصحابي بيغمر صلى الله عليه وسلم بما نجرته على كان أحسن الناس وجها على جوانترين دموچاوي كدم بيني بيتم دموچاوي بيغمر صلى الله عليه وسلم أما محبوب خوش هاته برچاو جوان بو
وأحسن خلقا وبيكاتي خلقيشي لا شيء جوانترين بيكاته بو نقصانيك اللي شوينك أنا أبيني خواهي قولا شون لأخلاقا لدينا لإيمانا هموش تيكان نمونا لا شيء أو بيغمرشي صلى الله عليه وسلم ببيع عيب دروس كدوه تنانت لبخاري ومسلم هاتو كليجن الله لم أرى قط أحسن منه الله لا عمر ما تشاو كان لو جوانتني نديبو تنانت الله تيرنا أبو إلى سير كردني تيرنا أبو الله قال برو نبو على هيبتي الشرم معنا كرد نما أنا يتشاو بتروكي دين بو يتير من لسيكني بلان براديك هيبتي هبو الشرم مع لكن رومانها سور سنة عسيا لخدمتي أبرسكينوا دايكو باكم قرباني بيا ربي وأبو الطفيل كيك لا حاول كان رسول الله صلى الله عليه وسلم أفرمي كان مليحا بولا الزينات مليح يعني قوز جوان على الزور قوز وجوان مكرم صلى الله عليه وسلم باشا لروايتي كافة كان مربوعا مقصدا الله بيغمري صلى الله عليه وسلم شوارشاني كيكس مراوبو مربوع يعني شوارشانا مقصد يعني لشي بتو كيكس مراو شوێنی تاڵە مۆسیەکانی ئەڵێ کە دیار بوو زیاتر بەشی تاڵە مۆسیەکانی لەکوێ کۆبووبووە ئەڵێ كان في عنفقته شعرات البيض عنفقة ئەم مسافەی لە قورقوڕاگە هەتا لێوی خوارەوە ئەم مسافەی فێوتی عنفقە ئەڵێ تاڵەکان چەند تاڵێکی سپیوتیا ئەبینی سێ چوار تاڵە کۆبووبوو لێرێ تاڵ پیا ببوو لە بینی قورقوڕاگەی مبارەکی تاکو چی لێوی خوارەوەی یەکێک لە تایبەتمەندیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و زۆر بابەت بۆ معلوماتی زۆر کەس پرسیارەکە لە مامۆساارێ و بۆیاخکردن سەر بۆیاخکردن یا سمێڵ و ڕیشۆمانە ئایا دروستە یا دروست نییە نەک هەر دروستە یەکێکە لە سونەتە گەورەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی ئەمەندەی هانی سەحابەیەوە کەوا بۆیاخ بکەن حتى تنانە دەفەرمێ اصبغوا فإن اليهود لا يصبغون ئەڵێ جوولەکە بۆیاخ ناکەن پێیان نین ئەڵێ ئێوە عەکسی ئەوان کەن پێچوانەی ئەوان کەن بۆیاخ بکەن یەکێ لە شتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هانی داین بۆیاخکردنە جا من ئەمڕۆ حەدیثێکیان زۆر سەرنجی ڕاکێشام ئەڵێ یەکێ لەو ڕەنانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر حەزی پێکردو بۆیاخی پێ بکات ڕیشی مبارەکی ئاوا بۆیاخی وەکۆم بۆیاخی ئیسان نەبووە ئەم ڕەنانی کە ئاوا بەکاملی بووە ڕەنی گیاوشن بۆ بەکاریان هێناوە ئێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی واری دەکەوە خەنەی کردووە خەنەی بەکار هێناوە بۆ بۆیاخکردن تەنانەت یەک دوو تاڵی مبارەکی لای سەلەمە مابووە یەکێ لە هاوڵەکان ئەڵێ کە سەیرم کرد یان یەکێ لە تابعینەکانە کەیگەتەوە دوای کە سەیرم کرد بە خزمەتی و تاڵانە گەیشتم سەیرم کرد سوور بوو کاکە ئەمەی پێغەمبەر صلی الله عليه وسلم واسر وتێ بەڵێەوە خەنەیە کرد خەنەی لێ ئەدا حەزیە کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم خیزاب بکە خیزاب بۆیاخکردنە بە خەنا بەس یەکێک لەوانی کە زۆر لام عەجیب وەڵێ یەکێ پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆربەی کات زەردی ئەکرد زەرد حەدیثەکان بۆتان بخوێنمەوە لە بوخاری و لە موسلیمە عەبدوڵای کوڕی عومەری گێڕێتەوە ئەفەرمێ وأما الصفرة فإني رأيت رسول الله صلى الله عليه وسلم يصبغ بها فأنا أحب أن أصبغ بها على الزردي خۆم بە چای خۆم عەبدوڵای کوڕی ئیمام عومەری گێڕێتەوە ئەڵێ چەند جار پێغەمبەرم دیوە صلی الله عليه وسلم رسولان دیوە صلی الله عليه وسلم کە بە زەرد ڕەنی کردووە بۆیاخی کردووە ڕەنی زەردەکەش گەڕان بە دوای زانم چییە ئەڵێ نەوعە گیایەکیان بەکارهێناوە کە ئەو گیایە ئەگەر بە هەڵەیان نەڕۆشت بم ئەمڕۆ هەرە و گیایە کە زەردەچەوەی لێ دروست دەکرێت ناوی گیاکە گەڕان بە دوایە لە یوتیوب و لەمانە دەرمێنا گیایەکی گوڵم و نازانم بە کوردی خۆمان چی پێ ئەوترێت حتا ناوەکەشی نووسی بوو ئەگەر لای خۆم لێرە بیدۆزمەوە جایەکەمی کە زەردەچەوەی لای خۆمان لەوە ئەگیرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جاری وا بوو لەمە هەڵیەگر ئەیهێنا بە سەری ئەمامەکەشیا بەسەر مێزەرەکەی سەریشیا بە جلەکانی ئەڵێ پێی خۆش بوو بۆنی خۆشە و گیان زۆر بەس بە ڕیشی مبارەکی ئەڵێ هەمووی پێ زەرد ئەکرد کاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە شتێکی ڕێگە پێدراوە و سونەتی پێغەمبەری خوش بۆ صلی الله علیه و سلم و یەکێکە لە ئاکارە جوانەکانی باشە ئەی قژی مبارەکی درێژەکەی چۆن بووە خاتو عایشە بۆمانە گێڕێتەوە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە قژەکەی لە بینی لمە و جمەکەیە بوو جمە یعنی ئەمەی شان
لما يعني لنرمي جوالي لم ساسيها هات بساسي بيني يعني خوار نرمي جوي ناقيش تشاني والروايات إشمانية لا يقيش تشاني جاربوا تيغمي خوا صلى الله عليه وسلم قجي كاتو تخوارو حتى كيو تشاني هاتوا حتى شاني مباركي تيغمي خوا صلى الله عليه وسلم بس تنها لكاتي حج وعمره ككاتي إحرام بستنا الثاني تاشيوا أينا لغيري أوان ني تاشيوا بلكو دايم قجي شي دريج بوا دريج يكي حتى كيو تا سرشان هاتوا لنرمي جوبر وخوارتر بوا حتى اكو سرشان قجي مباركي بيغمبر صلى الله عليه وسلم بخاوي هاتوا وزور هاني صحابه شيا بو باكو تميزي راقرتني ريشيان وقجيان وتنانت بجانبو برقيش بيكي وتوغا بيسو تشابل بو بيريشي بجبو بيتوا ياسميلي ياخد توتي اوا شي تلاو مالو من دالتوا بو اوا بمتبو تو زاويه بم هل برسكاويه ودايمي خواي بوني بيغمبر صلى الله عليه وسلم كيسات ديم لري عباسيكم يعني بەڕادەیەکی ئێجگار زۆر ئیحتیمامی بەبووناوە یەکێ لەو شتانەی کە زۆر لای ڕەسوول الله صلی الله علیه وسلم شیرین بووە خۆشەویست بووە ئەڵێ حەزم لێ کردووە یەکەم شت دەڵێ ئەطیب حبیب إلي من دنیاکم ثلاث لەم دنیای ئێوە سێ شت زۆر تایبەت حەزم لێتی یەکەم شتیانە فەرمێ چی بۆنی خۆش حتا ئەتوانن بۆ ینی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەو هەفتاوی یەکەم شت کە کردوێتی سیواکی کردووە بۆنی دەمی پێش نوێش پێش دەست نوێش دوای ناخواردن کاتێککە چۆتۆ سەر جێگە خەوتووە سیواکردنی پێغەمبەری صلی الله عليه وسلم تۆزێ لە قەزەی سیواکە حەزەکەم لە خزمەت جەنابتانە باسیکەم خەڵکی ئێمە زۆر غەڵەت سیواکەکە سیواک دارێکی بۆ داری خۆشە ئەنواع دەرمانی مضاداتی حەیوی تایە کە هەرچی ڤایرۆس و میکرۆبی ناودەم و ناو مەعیدەشەیە ئەیکوژێت بەڵام لای ئێمە غەڵەت بەکارەهێنرێت ئەگەر ویستی سیواک بەکاربێنی ئەبینی سیواکێکی بەدەستەوەیە جاروێ مانگێکە هەر ئەوەیە وای لێ ئەکات لە ناو دەمیە سیواکەکە هەر کەڕووی کردووە یاخود بۆنی ناخۆش وا ناکرێت سیواک وا بەکار نایێنێ برا بەڕێسەکەم ئەمەندەی سیواکەکە کە تۆ لێکەیتەوە توێکڵەی لێکەیتەوە ئەیکە نەرمەک فڵچەی لێ دێ بۆ جارێکە بەکارەهێنرێ بۆ یەک جارەکە بۆ نەخۆشەکەی و تامەکەی ڕۆی دوایەوە ئەی بڕی بۆ جاری دووەم چیەکەی تۆزەیکەی لێ ڕوو دەکەی تۆزەیکەی لێ اینجا بەکارێنی یعنی چیلکەیەکی دارێکی ئەمەگە لەوانەیە بەشی سێ چوار ڕۆژکە بەشی هەفتەیەک ئەو پەڕەکەیەگەری بکە نەک تۆ ئەمە یەک تۆزە لێ بڕیتر تۆ هەر ئەوە بێت و بەدەوە هەموو جار کە بەکارت هێنا و بەشەی لێ ئەبریت و بەکاری دێنی ئەمە شوێ بە بەخۆشی مەفعولی خۆی مێنێت هەرچی ڤایرۆس و خراپی ناودەم هەیە نایهێڵێت باشە پاشان ئیمامی بوخاری لە ئەنەسی کوڕی مالیکەوە بۆمانە گێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەڵێ دەست و قاچی پێغەمبەر صلی الله علیه وسلم بچووک نەبوو کانە ضەخمە اليدین والقەدەمین دەستی مبارەکی و قاچی مبارەکیشی ئەڵێ زەخم بووە گەورە بووە دەستی بچووک نەبوو دەستی گەورە بووە قاچیشی گەورە بووە بەڵام ئەفەرمێ بەسطە الکەفین بەڵام ئەم دوو لە پیدەسەی زۆر نەرمونیان و نەرم بۆ ڕاخراو بووە تەنانەت لەم ڕیوایەتی کەیان ئەفەرمێ ئەمە ئەبی جوحەیفە ئیمامی بوخاری لە ئەبوو جوحەیفەوە گرتو لە حەدیثەکەیەوە ئەڵێ دەستی ڕەسوڵ اللهم گرت صلی الله عليه وسلم خستمە سەر دەم و چاوم لە حەدیثێکی درێژای گرتووە ئەڵێ دەستی پێغەمبەرم گرت صلی الله عليه وسلم خستمە سەر دەم و چاوم فإذا هي أبرد من الثلج وأطيب رائحة من المسك ئەڵێ واللهی لە بەفر فێنکتر بوو دەستی زۆر سارد بوو و لە بۆنی میسکیش بۆنی خۆشتر بووی دەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم پورێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەستا پێغەمبەر صلی الله عليه وسلم خەیری لێ بکرێت تۆزێ عەرەب کاتۆ خەریک وسەیەکە شوشەیەکی بچووکی پێ بوو ئەوی زێی بگرێ بۆ مبارەکی ئەو ئەمەندە بۆنی خۆشە قەت نەبوو ینی کەسێک ئەوانەی کە لە دەوری ئەڵێ بۆنێکمان کردبێ لە بۆنی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم خۆشتر بێ خوای گەورە هەر بە پاکی لە دنیایە هەر بە مبارەکی و بە بۆنی خۆشی دروستی کردبوو مسلم لە ئەنەسەوەی گێڕێتەوە ئەڵێ کانە عەرەق و لۆلو ئەڵێ ئەو قەترە عەرەقانەی کە هاتە خوارەوە ئەو مرواریە ولا شممت مسكة ولا عنبرة أطيب من رائحة رسول الله صلى الله عليه وسلم قال لا عمر ما نهج مسكة نهج عنبرة بون نكدوا لبوني بيغمدي خوا صلى الله عليه وسلم خوش تربية لا يسألوها مو أبانا شبرا برزا كانم لا لشي بيغمرا صلى الله عليه وسلم شتيك هبو زور تايبد من بو بيوتي موري بيغمرايتي همو بيغمرك مۆری پێغەمبەرایەتی پێوەیە مۆرەکە چییە پارچەیە گۆشتە خاڵ نیشانی پێغەمبەرایەتی ئەوتا لە بینی دەفەی هەردوو شانیە لە بینی دەفەی هەردوو شانیە ئەڵێ سەیرم کرد خاڵ نیشانەی کەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نیشانەی پێغەمبەرایەتی مۆرەکەی
ئەڵێ پارچە گۆشتێک بوو سوورێکی زیادە بوو پارچە بۆ چەند تاڵە مویەکی پێوە بوو بەقەی هێلکە کەوێگە بوو بيض حجلة ذر حجلة كلمة ياخذ للروايات كافرمي ذر الحمام يعني هيلكي كوتر أنا بقي هيلكا كوتر بو هيلكي ثيثكي جا كوي جابو لبيني هادو دفي شاني بيغمرة صلى الله عليه وسلم لدعاء أوج نشاني بيغمرة يكيكو سلماني فارسي كتشل صال بدعاء وبيغمري آخر زمانه أقرأ لولاتي فارس وشولاتي شام وشو كيو هاتو بو حجاز وعراق ومكة ومدينة شاوري هاتي وبيغمري يكر كهات بچن نشانه بس نشانه تاقي كده وتي أذانم وبيغمرة سي نشانه هي يكي لو نشانه أنا أويس هديه ورقري بلان صدقه ورناقري هذا السيد يمكن دياريان بو هي خيباري هني خير يعني هنا بلين كل ما وش يعني أنا خير بيغمر صار سنة كوتي يعني صدقه دميتي وانا وتي توزيعي كان بسروانا بس كهنا بو هديه بو سيد يمكن هديه كي خوات بيغمر صار سنة دعاء الله بفرصة منا بدوي نشانه كيا قرام بزانم أم بيغمر صار سنة نشاني بيغمراتكي الله أوا سيري كده مو كوي بزارك أبوتشي قرام الله خوي أوا بيغمر صار سنة إذا كي سرشان إلى بروتي ور سيريكا إجالة بينيم ماچم کردو پەلامارم دەوت بەشە دوو کە تۆ پێغەمبەرەکەی خۆی سەڵسەلام بکەن بە دوایە گەڕێم ئەو نیشانی پێغەمبەرایەتیە بە نێو دەفەی نیشانی پێغەمبەرەوە سەڵسەلام ئەمەوە شۆک و شکلی عام لە ڕۆشتنیا پێغەمبەر سەڵسەلام قەت هێواژ نەبووە پێغەمبەری خوا سەڵسەلام وەکویەکێکی بەتاڵی بێ ئیش هێواژ نەڕۆشتۆ بەڕێ دایمی خوای کە بەرەوکاری ڕۆشتووە سەریع بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانیە کە دا ئەنیشت ئەگەر یەکێکی غەیرەب هاتایە ئەیوو کامەتانە محەممەدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جلێکی لەبەر ناکرد خۆی لە هاوڵەکانی جاکاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی ناخۆش بووڵێ سەحابەکان نایانێرا لەبەری هەستن چونکە پێی ناخۆش بوو خەڵک دەبێت پێی وتبوو حەز ناکەم لەبەرم هەڵسن ئاداب و ئاکاری پێغەمبەر صلی الله علیه وسلم وتیان یا رسول الله چی بکەین ماچکردن و ئەم لالاوتی نەخێر ئەی یا رسول الله دانوینە بچەمینەوە بۆ یەکتر فەرمووی نەخێر ئەی یا رسول الله تەوقەکەین وتی بەڵێ سنەتی ئومەتەی من چاکوچۆنیە تەوقەکردنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قسەکردنا کە بۆمانە گێڕنەوە قاتو عایشە ئەڵێ کۆم قسانی ئێوەی ناکرد شت بگێڕێتەوە لەسەر یەک قسە بکات ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم قەت وا نەبوو بێدەنگێکی زۆری هەبوو کاتێک کە قسەی کرد چەند وشەیەکی کێوت چەند جارێ دووبارەی کردەوە هەرچی کە گوێی لێ بۆی توانی لەبەری کە قسەکانی لەبەر کا و تێبگە قسەی زیای نەئەکرد قسەکانی هادی جوان لەسەر خۆ جارێ دوان سیان دووبارەی کردەوە چەند وشەیە بوو معنایەکی زۆر بەرامبەرەکەی ئیتوانی لێی تێبگا و دووبارەی کاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕەحم و سۆزیە ئەو پەڕی بووە دەخات و عایشەیان پرسی باشە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتە ماڵەوە کاتێک کە هات ماڵی خۆی بۆ ئیسراحەت چییە کرد لە ماڵەوە خەریکی چی بوو وتی پیاو لە ماڵەوە مەشغوڵی چییە ئیشی ماڵی خۆیە کرد بەدەستی خۆی ئەڵێ جلی خۆیە دووریەوە بەدەستی خۆی کار و ئیشی خۆیە کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەشوو بانگێدا یەکسەرە چوو بۆ مزگەوتەکە وەکو هەچ پیاوێکە پاشا نەبوو گەورە و خۆ بەزلزان نەبوو پێغەمبەر بوو عەبدی خوا بوو لەسەر خۆڵ خەوتووە لەسەر کومبار دانیشتووە لەسەر حەسیر دانیشتووە شانی دایاوە وەکو هەموو بەشەرەکانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سواری وشتر بووە سواری ئەسپ بووە سواری ئێستر بووە سواری گوێدرێژ بووە سواری هەمویان بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سواری گوێدرێژ بووە نەفەرێکیشی لە دوای خۆشیەوە سوار کردووە تەکەببوور لەم پیاوەیان نەبووە خۆ بە گەورە زن و خۆ بە گەورە زانی تیا نەبووە خۆ هەڵکێشانی تیا نەبووە چنگێ خۆڵینەوە بینەوە بە چنگێ خۆ ئەم پێغەمبەرە نازداری کە خۆشەویستی مەخلوقی خوایە گەورەی خۆ بە گەورە زانین تەکەببوور لەمایان نەبووە ڕقی دنیاشی لەوە بوو کە تەکەببووری تیابێ و ئەم ئومەتەشی وا فێر کردووە ئەفەرمێ رب العالمین خۆی فەرمێتی الکبریاء ڕیدائی فمن نازعنی فیه قەسەمته ئەفەرمێ خۆ بە گەورە زانین بەرگ و پۆشاکی منە و بەس بۆ من شیاوە بەس بۆ ئەڵڵا ئەوەی بێوێ لاسایی من کاتەوەی کەم بە دوو کردەوە قەسەمته یعنی ئەیشکێنم ئەیکەم بە دوو کردەوە بۆ یەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەدەب و ئەخلاقی جوانی فێر کردوین ئەمە دەشیرین بووە لایەن سەحابەکان ئەڵێن والله ئەو ڕۆژەی کە تەشریفی هێنا مەدینە هەموو مەدینە ئاوەدان بۆ ئەمان نەزانی لە هەموو بندار و بەردێکەوە نور هەڵەقڵێ والله ئەو ڕۆژەش کە تەسلیممان کرد جەنازەکە وامانزانی ئەو مەدینەیە کوژاوەتەوە ڕووناکی معنابێتیان نەماوە خۆشی معنابێت لە مەدینەیە لەبەر چاومانە نەما تەنانەت پیاوێکی وەکو بیلال نەیتوانی لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو مەدینەشە ژیان بەرێتە سەر و چوە دەرەوە وتی تحمل ناکەم جارێکە دانیشتم لە مەدینە پێغەمبەری صلی الله علیه وسلم تیا نەبێ ئەبوو زەر بە هەمان شێوە چەندێک لە سەحابەکان تحملیان ناکرد لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم چاویان بەرای ناهات لە ناو مەدینەیە بشین
ئەمە دە خۆشەویست بوو لێ گێڕنەوە سەحابەکان ئەوانی کە وەفدی خارجی بوون هاتون بۆ لای وەفدی کافرەکان ئەڵێ وەڵڵاهی من چوومەتە لای وەفدی ئەمری کوڕی ئازەڵێ ئەڵێ چوومەتە لای کیسرا چوومەتە لای قەیسەری مەلیکی ڕۆم بەس ئەوەی کە دیومە سەحابەی محەممەد صلی الله علیه وسلم بۆ محەممەد یەکەن لا هیچ پاشا مەلیکێ مشتی وام نەدیوە ئەمە غێر ڕسوڵ الله صلی الله علیه وسلم خۆشویستووە بەس ئەوەندەی کە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خوامان نزیکاتەوە خوای گەورە خۆشەویستی ئەو پێغەمبەر و ئیتیباع و شوێنکەوتنی ئەو پێغەمبەری کردووە بە مەرجی چی ڕازیبوونی خۆی بەسە ئەوەندەی کە خوا ڕازی نییە هیچ نایە لەگەڵ نای خۆیان پێێنێ نای محەممەد دەبێ صلی الله علیه وسلم شایەتمانی کەسمان تەواو نیە و ئیمانی کەسمان تەواو نیە إلا بێ لەگەڵ ئەشهەدو ئەن لا إله إلا الله کە چیش بڵین ئەشهەدو ئەنە محەممەد رەسوڵ الله صلی الله عليه وسلم کە بن قەد لە قورئانە خوای گەورە قسەی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم خطابی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەنای خۆی نەکرێ پێ بڵێ یا محەممەد هەموو یا ئەیها النبی یا ئەیها الرەسول ئەم بەگە ڕێز و حورمەتی تایبەتی لە پێغەمبەر گرتووە صلی الله عليه وسلم پێغەمبەرەکانی کە هەموو بەنای خۆیان بان کراوە لە قورئانە کە باس کراوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە یەک شوێنە خوای گەورە بەنای خۆی بانگی نەکردو هەر بە ئەی پێغەمبەر هۆ ئەی نێردراوی خوای گەورە ئەم بەگە حورمەت و ڕێزیە بۆ لای پەروەردگارمان بەسە بۆ ئێمە فەخر کە شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە بین صلی الله عليه وسلم بەسە بۆ ئێمە عیزەت و فەخر کە محەممەد صلی الله عليه وسلم مامۆستامان بێ ئێمە شاگردی ئەو بین شوێنکەوتەی ئەو بین سەربەرزی دنیا و قیامەت لەوەیە ڕێبازی ئەو هەڵبژێری سەیری مەلیک و پاشا و گەورە و زانست و بەناو زاناکانی دنیاکەن زانە ئەو قسانەی کە کردویانە تو خواخوایان لە سایە دووسیان جێبەجێ کردووە هەرچی ئەو قسانی کە ئەیکرد ئەم گەورانی کە خەڵک لە دنیا چپڵیان بۆ لێیان ملی خۆیان بۆ ئەشکێنێ بەشان و باڵیانە هەڵێم زانێ لە سایە دووسێ قسەکانی وعدەکانیان کە ملەتەکانیان ئەدەن لە سایە دووسیان جێبەجێ کردووە دەنە وەڵڵا هەموو عمری ڕەسوڵ الله بگەڕێ صلی الله عليه وسلم زانن لە عمریا قسەیەکی کردووە ئەمرێکی کردووە خۆی لە پێشا جێبەجێی نەکردبێ زانن پێغەمبەر صلی الله عليه وسلم قەد وتوێتی ئەو ئیشە مەکەن و خۆی لە پێشا تەرکی نەکردبێ قسەکانی هەموو جێبەجێ کرد بۆیە ئەچێتە دڵ لای خواوەیە لای پەروەردگارەوەیە وتەی ئەوە بە ئێمەی ئەگەیەنێت خوای گەورە بە شوێنکەوتی ئەو پێغەمبەرمان قوڵکە یا ڕەبی داوا لێکن بە ئیسم العەظەمت بە هەموو ناوە جوانەکانت بە خزمەتکاری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم قبوڵمان کەی بە خزمەتکاری ڕێبازەکەی قبوڵمان بکەی خوایە بە خزمەتکاری دینەکەی قبوڵمان بکەیت یا رب العالمین لەو کەسانەمان بگەڕی کە ڕۆژی قیامەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەفاعەتیان بۆ ئەکات بەدەستی مبارەکی لە ئاوی کەوسەر ئەکا بە دەمیانەوە کە لەگەڵ خۆیان ئەیان باتە باشتەوە یا ربی خوای یا دراوسێتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە فردۆسا پێ بەخشید أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله وبارك على النبي الأمي محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.